با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانین سەحابەکانی پێغەمبەر ئەم دینە بەو یەقینە گەیشتە ئێستا ئەبێ بەو یەقینەش ئێمە لە خزمەت بەهەشتا بین بەویستی خوای پەروەردگار. زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شاری مەدینەی منەوەرەیە، شاری مەدینەی پڕشنگدارە، خۆشەویست لە ناو سەحابەدا دەژی. کوڕێکی گەنج بە هەتیوی گەورە بووە بەبێ باوکی، بەڵام کوڕێکی ساڵح سەرپەرشتیاری کۆمەڵە مناڵی بچووکی تری برا و خوشکی دەکا. لەگەڵ دایکیا دەکەونە باسێکەوە کوڕە شیرینەکەم وا منداڵەکانمان خەریکە وردە وردە گەورە دەبن، تۆش لە شوێنی باوکتی لەگەڵ ماڵی دراوسێکەمانە ئێمە لە باب و باپیرانەوە باخە خورمامان لە بەینایە، مڵکەکەمان ئەوە هاتوچۆی پیا دەکەین، هەوکو لادیەکانی خۆمان لەوەشی هەر هیچ لە بەینانە بووە، بەس ئێستا مناڵی ئەوان گەورە دەبن، هی ئێمە گەورە دەبێ، تخوا با نەچنە ناو باخەکەیانەوە، با زەرەریان لێ نەدەین، با زەرەرمان لێ نەدەن، کوڕی شیرینم وەرە با دیوارێک دروستکەین. بەڵێ دایەگیان بەخوا قسەکەت ڕاستە. بەڵام کاتێک کە وەستا دێن و تەنافی لێدا یەکێ لە داری دراوسێکەیان دێتە ناو شوێنی دیوارەکەوە، یان دەبێت ئەوە حەڵقەیەکی بە دۆرداکەی کە دیسان ئەمە ناکرێ، یان دیوارەکە دروست نابێ. وەیە کوڕی گەنجی تازە پێگەیشتووی بێباوەک بە ئەدەبەوە دەچێتە خزمەت کابرا مامەگیان، ئا کوڕم بەخێر بێ، وەڵڵاهی مامەگیان هاتووم یەک تەکلیفم هەیە. دەی کوڕم چییە تەکلیفەکەت؟ ئێمە لە بە ئەو باپیرانمانەوە دراوسێ مڵکین و هەموو شتێکمان تێکەڵە و لەخوا بەزێ بە عاجزیمان نەبووە. دەی کوڕم وایە، وەڵڵاهی یەک تەکلیفی بچکۆلەم هەیە، ئەو دارە دەکەوێتە سەر ڕێگاکە بۆ حرمەتی ئێمەش و تۆش دایکم بڕیاریدا بوو کە دیوارێک دروستکەین. دەی وەڵڵا منیش پێم خۆشە دەڵێ، بەڵام ئەو دارە نایەڵێ، ئەو دارە تۆزە ترازاوە هاتووە تا نزیک مڵکەکەی ئێمە، بەڵکو گەردنمان نازاکەی بچێتە ناو مڵکەکەی ئێمەوە. کابرا کە تەماح دێتە پێشەوە ئەنجا کوڕم نامێنێ، نانە بابەجان خۆ من دارم نەدۆزیوەتەوە، تۆ ئەزانی ئەو دارە لەکەیەوە خزمەت دەکرێت تا ئێستا وای لێ هاتۆ بەری گرتووە بە خواشتیوە نابێ. دەی قوربانجان پێمان بفرۆشە، وەڵڵی هەر چیەک کۆ دەکەیت بفەرمووی ناچارین، ئیتر ئەم دیوارەک لە بینی من و تۆدا کە دروست دەکرێت ئەم دارە ڕێگرە، چەندە فەرمووی کۆی دەکەینەوە پارەکەت دەدەینێ. بابەجان دار چۆن دەفرۆشرێ، چۆن مڵک دەفرۆشرێ؟ وەڵڵا هەموو دنیام دەیتێ نایفرۆشم. دا جارێک دوو جار ئەم تەکلیف ئەو تەکلیف کابرا نابیستێ، هەیوا هەیە زۆر نەبیستێ بە پارەش شیچی لەگەڵا ناکرێ، یاخوا تووشی دراوسەی ئاوا نەبی ژیانت لێ تاڵ دەکا، هیچ شتێک لەگەڵیان ناوتێ کە تەما حاتە پێشەوە باوکی بە هەزای دیناری تەبع دەگۆڕێتەوە. ئێتر لەم کاتەیە ئەم گەنجە دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەی پێغەمبەری خوا فریامان کەوە، شتێکی ئاوایە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کوڕی خۆم بڕۆ بە شوێنێ بانگی کە، بانگی یەکاو پێغەمبەری ئەم کوڕە دەژێڕێتەوە وەکو خۆی، ئەم کوڕە هاتووە ئەڵێ من دیوارێک لە بینی خۆم و ئەوا دروست دەکەم، بەڵام ئەم دارە ڕێگرە، نە پێم دەبەخشێ نە پێم دەفرۆشێ. ئەها کەسێک قسەی بۆ کردی ئەبێ بەرامبەرەکەش تێبگا، لەوە چە قسەکان ڕاز نەبن. بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی گوتووە هەمووی ڕاستە. پێغەمبەری خوا دەفەرمێ دەی من تەکلیف لێ دەکەم ئەو دارە بۆ کوڕە گەنجە بفرۆشە، لەسەر کۆمەڵە مناڵە شوێنی باوەک دانیشتووە، لەسەر دایکێکی ڕووسور بە حیا و حرمەتەوە، هەر بۆ حەقی دراوسەیەتی بۆ خۆشەویستی نێوانتان زۆر بە زمانێکی شیرین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەفەرمێ دەی ئەم دارەیان پێ ببەخشە با بێتە مڵکی ئێوان و لەو کێشەیە ڕزگاریان بێ و دیوارەکە بەڕاستی دروست بکرێ و پێچ و پەنای تێ نەکەوێ. وەڵڵی پێغەمبەری خوا نایبەخشم. پێغەمبەر سێ جار تەکلیفی لێ دەکا هەر بە قسەی ناکە، هەر پەنا بەخواڵە بەخوا نایدەم. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ أعطيه النخلة ولك بها نخلة في الجنة. والله ولا زمانت دەدەمێت تۆ ئەم دارەی پێ بەخشە درەختێک خورمایەکی ناو بەهەشتت خوا پێ خەڵات دەکا. ئیتر قسە لەمە زیاتر؟ خوا لە بەهەشتا بە زەمانەوە داری بەهەشتت دەداتێ، لە باخی بەهەشت دارێکت بۆ دەڕوێنێ و پێشکەشتی دەکا لە زیاتی ئەوە. قال لا وتی بەخوا هەر نایکەم، لە بەهەشتیشا بمدەنێ داری خۆم نادەم. لەو کاتەدا کۆمەڵە سەحابیش لە مەجلیسەکەیان یەکێ لە سەحابەکان ناوی ئەبوو دەحداحە. ئەبا دەحداح یەکێکە لە سەحابە بایبەرزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پیاوێکی زۆر دەوڵەمەندی بەدەست و دڵ بووە. دەبیستێ پێغەمبەری خوا زەمانی یەک داری ناو بەهەشت دەکا. دەی یعنی چی؟ یعنی تۆ دەچێ بەهەشتەوە، زەمانت هەیە کە دارێکت هەیە لە بەهەشتا، خۆ دارە بەبێ خاوەنەکەی لەوێ نابێ، یعنی تۆ زەمانی چوونە بەهەشتت بۆ مسۆگەر بوو. دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کابرایە زۆر نەبیستە، ئەگەر من ڕازی بکەم و دارەکەی لێ بکڕم بە هەر سیعرێک بێ، بیدەم بەو کوڕە گەنجە و لەو کێشەیە ڕزگاری کەم، تۆ زەمانی دارێکی بەهەشتم بۆ دەکەی بۆ من؟ پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم بەڵێ. خۆڵ بە خۆڵی کابرا دەکەوت کاکە با بڕێین بۆ لاوەرە دوو قسەی خێر بکەین، کاکە نایفرۆشم، بابە مەیفرۆشە،
پێی دەڵێ بەقەدەر 3 دار بەقەدەر 10 دار بەقەدەر 20 دار دەڵێ بەخوا بە هەموو دنیا نایگۆڕمەوە داری خۆم دەفەرمێ باخێکم هەیە باخەکەم لە فڵان شوێنە ئەوەی هەرچی بازرگان و دەوڵەمەندە ئاواتی پێدەخوازێ ئەڵێ بەڵێ باخەکەتم بینیوە ئەو باخەی تۆ هەر دەڵێت چاوی کوێری پێڕۆشن دەبێتەوە ئەوەندە جوانە ئەوەندە خورماکەی خۆشە دەفەرمێت تەواوە 600 دار خورمای تێدایە هەمووی هاتۆتە بەر یەک کانی و بیر و ئاوی سازگاری تێدایە هەش شیرینە لێی بخۆیتەوە یەک خان و ڤێلای جوانم تێدا دروست کردووە هەمووم ڕازاندۆتەوە بە ئەنواعی میوە و بێستان و شتی جوان وەرە تۆ ئەو دارە بدە بە من کلیلی ئەو باخەت دەدەمێ سبحان الله يعني وەرە ئێستا بیەنە بەرچاوت گەورەترین مەزرعە بە هەموو تەرتیباتێکەوە بیدێ بە کابرایەک لە پێناوی یەک دارە دارەکەش لەم دنیانیە لە بەهەشتایە ئەم یەقینەیە کە چاوی لێیەتی کابرا دێتەوە لە خەڵکی نەبە شاید من ڕازیم ئەو باخە یعنی تۆ ڕازی هەر هەمووی بدەی بە من ئەڵێ دەچم هەندێک جلوبەرگ و شتم لەوەیە پێداویستی ماڵ ئەوانە دەبە مەدەر دەڵێ من ئەوانم ناوێ باخەکەم دەوێت دەڵێ هەمووتان بە شاید بن مامەڵە ڕێککەوتین بەڵێ ڕێککەوتین تەواو بڕایەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە ئەم دارەهی ئەو گەنجەیە کاکە بڕۆ دیواری خۆت بکەوە ئیسراحەت ئەوە ماڵی تۆیە ئەوە ئەم باخەش هی فڵان کەسە و ئەوە بوو بە موڵکی تۆ بەهەشتا پێغەمبەر دەفەرمێ کوڕە نەک دارێک چەندین داری بەهەشتە لەلایەن خوا بۆ مسۆگەرە جا پێغەمبەری خوا فەرمێ لە حەدیثەکە نە جارێک نە دوو جار نە سێ جار تا ئەو سەحابە ڕۆی فەرمووی ئای لەو خۆشبەختیە ئای خوا چیت پێدەبەخشێ لە بەهەشتا ئای خوا چیت پێدەبەخشێ لە بەهەشتا کابرا ڕۆیشتەوە لە بەردەمی دەرگاکەوە گوێی لێبوو مناڵەکانی یاریان دەکرد لەگەڵ دایکیانە و لەسەر جواری جوالانە بوون و ئەو هەموو سێبەر و ئەو ئاوە خۆشە ئەو خانوە ڕازاوە هەل لە دەرگاوە وتی ئوم دەحداح مناڵێکی ئەوە ناوی دەحداح و دایکی دەحداح وتی گیانە پیاوەکە هاتیەوە یەخوا بەخێر بێیتەوە وتی گیانەکەم خۆت کۆکەوە مناڵەکان کۆبکەوە باخەکە بەجێ بێڵن باخەکان فرۆشت ئەو باخەی چەند ساڵە بنیاتمان ناو هاتۆتە بەر هەموو ئێستا تیا ئیسراحەت دەکەین لە چاوتروکانێکە مڵکی ئێمە نەما شنەکەی دەمدا چەقێنێ و چاو زەق دەکاتەوە بۆ خاتری خوا پیاوەکە چۆن فرۆشتت چۆن چێ دەستی هات لەم باخە بە چ پارەیەک بیفرۆشی ئەزانی بە چیان فرۆژنەکە ئەڵێ نەوەڵای گیانەکەم نازانم دەفەرمێ بەخوام فرۆشت بەخوام فرۆشت و ڕەسوول الله زامنە یەک داری بەهەشتمان دەداتێ لە قیامەتە ئەو ژنە ئیماندارە کە باسی بەهەشت و باسی زەمانی پێغەمبەری خوا دەکا و معاملە لەگەڵ ئەڵڵایە دەفەرمێ الله ئەکبەر ربح البيع يا أبا دحداح الله أكبر چ قازانجێکمان کردووە یا ڕەبی دەستەکانت خۆش بێ بوو دەحداح ئەو ژنەش لە مێردەکەی بە ئیمانتر بووە یا ڕەبی دەستت خۆش بێ پیاوەکە بەخوا گرەوەکەمان بردەوە تەواوە هەر خێرا جلوبەرگ دەپێچێتەوە مناڵەکان وەرن ئەگاتە سەر دەرگای حەوشەی ماڵەکە ژیرفانی مناڵەکانی دەپشکنێ ئادەی بزانم خورما میوە شتێکتان لە ژیرفانە نییە میوەژێک چوالەیەک گوێزێک هەر هەمویان لێ دەستێنێتەوە دەیخاتەوە سەر سەکۆی باخەکە دەڵێ ئەوە موڵکی ئێمە نەماوە مناڵێک دەنکێ خورما دێنێ دەیخاتە دەمیەوە دەست دەکاتە دەمیەوە دەری دێنێتەوە دەڵێ کوڕی شیرینم هذه ليست لنا هذه لرب العالمين ئەوە موڵکی ئێمە نەما ئەوە تەسلیم بەخوا کراوە مامەڵای لەگەڵ خوا دەستی پیاوەکەی دەگرێت دەست دەخەنە دەستی یەکەوە ئەفەرمێ ئەو ئاەتەی سوڕەتی یاسین دەخوێننەوە خوای پەروەردگار لە سوڕەتی یاسینە دەفەرمێ إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون لهم فيها فاكهة ولهم ما يدعون سلام قولا من رب رحيم ئەم ئاەتان بۆ یەکتر خوێندەوە دەستیان لەناو دەستی یەکا بوو پیرۆزبایان لە یەکتر دەکرد وتی ژنەکە ها خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ هاوڕێیانی بەهەشت واتە بەهەشت وەکو ڕەفیقێک وایە بۆ ئەو کەسانی کە دەچنە بەهەشتەوە هاوڕێیانی بەهەشت ئەو ڕۆژەی کە داخڵی ناو بەهەشت دەبن ئەوەندە لە خۆشیدان ئاهی کەسیان نامێنێ مەشغوڵ دەبن هەر کەسیان لەبیر نامێنێ ئەی خوای ئەو قەسرە ئەی خوای ئەو شەلالەیە ئەو دارە ئەو میوەیە ئەو هەموو جوانیە في شغل فاكهون بس خەریکی لەزەت وەرگرتنن هەر چاو لەزەت وەردەگرێ گوێ لەو هەموو دەنگی بولبول و کەناری و ئەو هەموو ئاوازە خۆشە هم وأزواجهم وتی ژنەکە ئاوا دەست دەخینە دەستی یەکەوە لە بەهەشتیشە لە تەنیش مەوەدانیشی هەردووکمان بەیەکەوە ئەزانی خوا دەفەرمێ لەسەر کورسی و قەنەفەی ڕازاوەی بەهەشت خوا ڕێک مەشهەدەکە تۆمار دەکا متەکیئون ئانیشتان داداوە چونکە بۆ خوا نافەرمێ بە پێوەن ئینسان کە بە پێوە بوو واتە نیشانەوەی بۆ کار دەڕوانیە کە بە پێوە بووی ئامادەی بەرەو ئیشێک بڕۆی بەرەو ماندووبوون بڕۆی ئەی کە ڕاکشای
کە ڕاکشە یعنی ماندووی دەتەوێت ئیستراحەت بکەیت کارەوە با تۆزە ڕاکشم واتە ماندوو بووم بەڵام ئەگە کەسی ئانیشکی بۆ دادا پاشاکان ئانیشی دوو سەرینی کوردی درێژ دەخات و ئانیشکی بۆ دادا یعنی لەو پەڕی مرتاحیدام خوا دەفەرمێت لە بەهەشتا تۆ لەو پەڕی ئیستراحەتای بۆیە نە ڕاکشاوی نە بە پێوەی ئانیشکت دادا و خێزانت دەستی لەناو دەستایە لە تەنیشتەوە ئەمجار خوا دەفەرمێ لەهم فیها فاکهەتون سەیری وردی قورئانکەن کۆمەڵە میوەی زۆر جوانی هەڵبژاردە لەبەر دەستیاندا خوا باسی گۆشت و برنج و شلەوانە ناکە بۆ ئەوانە لەسەر برسێتی دەخورێن تۆ برسی نییە لە بەهەشتا میوە بۆ لەزەت دەخورێ یعنی بەس بۆ لەزەت دەخۆی هەر بۆ خۆشی وەلەهم ما یەدعون نەوەک شتێکت بۆ دانەندرابێ هەر نەفست بۆی بڕوا خێرا فریشتە لەبەر دەستا ئامادەی دەکا هەرچی تۆ تەڵەبی بکەی حازرە لە هەمووان خۆشتر سلام قولا من رب الرحيم خوا بۆ خۆی سەلامت لێ دەکا سبحانه وتعالى بەدەنگی خوا دەبیستی خوا دەفەرمێ سەلامت لێبێ لەلایەن پەروەردگارێکەوە ڕەبی بەکارهێنا ئەو خوایەی تۆی لە ناو سکی دایکتەوە هێنایە بوون لەسەر زەوی بە خێوی کردی قورئانی بۆ ناردی پێغەمبەرانی بۆ ناردی مزگەوتی بۆ دروست کردی ڕێنمایی ئاینی دایە باسی بەهەشتی بۆ کردی ئەمڕۆ هێناویە ناو بەهەشتەکەشەوە ئەو خوایە میهرەبانە لەگەڵت ترست نەبێ قەت ئەم خۆشیەت یەک ناچێ جارێکتر لە دنیادا باخەکەت لەوانەیە بیرەکەی وشک بێ لەوە چی ئافەتێک لێدا لەوە چی کولەبی خوا لەوە چی خۆت بمری لەوە چی خێزانت بمرێ دڵنیابە ئەم خۆشیەت قەت قەلێتێک ناچێ ژنەکەی وتی پیاوەکە ڕاست دەکەی ومێدەوارم تەواو بەهەشتی خوامان بۆ مسۆگەر بوو ئای کە دڵخۆشین هەموو سەروەتەکەی لە پێناوی درەختێکی دنیا بەهەشتا بەخشی بە زەمانەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆزگە ئەو کەسانەی کلێرن کە گوێیان لە موتارەیە والله دەتوانن کۆشکی بەهەش بکڕی بەس ئاوڕ لە فەقیرێک بدەوە وەرە براکەم ئاسانە ئەو بەهەشتا بە بەخشینێکی ئەمڕۆ زەمانەکەی دەخەیتە باخەڵتەوە لەو کاتە ئەم ئاەتانی سوورەتی یاسین بێنەوە خەیاڵی خۆت بزانێت چ لەزەت و خۆشیەکی هەیە